ڕژێمی تورکیا بە ڕژێمی بابرێم ئەو کاتی بەعس و ئێستاش چ تورکیا چ ئێران چ عێراق سووریا کۆکن لەسەر ئەوەی کە لە هەر کاتێکی لە هەر شوێنێکی بزنەوەی ڕزگاری خوازی کورد گەشەی کرد و بەرەو پێش چوو ئەوان کۆکن لەسەرەوەی کە دژی بن و لێ بدەن و بەرەنگاری بوەستنەوە لۆی بتوان ئەو بزنەوەی سەرکوت بکەن. بۆیە ڕژێمی تورکیا بەڕاستی ڕژێمێکی فاشی زۆر درەندە زۆر بابرێم قینلەدل بەرامبەر کورد هەر ستراتیژی کورد تورکی ئەوێ هەر یەک ڕژێمێک لە دوایەکان تورکیا هاتینە سەر حکم یەکەم هەنگاویان دژی کورد بووە. خۆی هەر کەسێک ئەگەر مێژووی کورد و مێژووی ناوچەکە و جوگرافیا ناوچەکان بخوێنیتەوە بۆ دەرەکەوێ ئەگەر خۆی لێلانەدات خۆی جەرنەکە هەر کەسێک هەر تاکەی کورد کە سەیری ڕابردوو مێژووی ئەو سنوورە بکات دەزانی کورد تورکیا تا چ ڕادێک دژی کووردا. بەڵام بەداخەوە بەڕاستی یعنی لە ناو چین و توێژەکە ناو خەڵکی ڕۆشنبیریش هەندێک خەڵکێ بە دیفاع لە ئاراستەیەکێکا کە پێی وایە ئاراستەکە پێچەوانەیە. بەڕاستی زۆر نەنجیە کە کەسێک لە ئاستێکی ڕۆشنبیر بە ئیساب خۆی بە مێژونوس یا نووسەر یا ڕۆشنبیر یا هەتا سیاسی نخبەی سیاسی بزانی دیفاع لە هاتنی تورکیا بکات بۆ هەرێمی کوردستان یا بۆ بەزاندنی ئەو سنوێرە بە هەر ڕووبیان و یەکبی. دیارە ڕەزەب تایب ئەردۆغان وەک سەرکۆماری تورکیا چ ڕژێمی تورکیا چ ئەو عسکەرتاریەتی تورکیا قەت ڕۆژێک لە ڕۆژدانیان بۆی نەناکە برێن هەرێمی کوردستان یا حکوومەتی کوردستان. ئەوان هەر وەکو مرتەزیقەک بەڕاستی تەماش ئەو هێزە کوردیان ناکەن کە پاڵپشت و هاوکاریتان چ لە ڕووی سەربازی چ لە ڕووی ئیداری چ لە ڕووی دارایی کە بتوانن سنووری کوردستان بەزێنن. نەک شەرمەزاریە بەڕاستی خیانەتێکی زۆر گەورەیە هەر کەس وولایەنێک هەر ئەزبولایەنێک دە چ پارتی بی چ هێشێتی بی چ هەر کە تاکەش بی لەو کوردستانی کە پاڵپشت بی یا لانی کەم تەئیدی ئەو لەشکە کێشەش بکات نەک هاوکار و پشتیوانی بی. ڕاستە لەوانەیە لەو سەردەمەی لایەنێک هەبێتن بۆ بەرژەوەندی خۆی و مانەوەی خۆی و بەهێزکردنی خۆی بتوانیتن تورکیا ئیسفادەی لێ وەربگریتن لەوە، بەڵام بە قەناحەتی منەوە تا سەر نابیتن. بەڵام ئەوەی کە ئەو بەزمەی ئەکاتن بۆ بەهێزکردن و مانەوەی خۆیتی ئەو لایەنەکە دەرمێنونی، چونکە ئەتو ئەوڕۆ ئەگەر مەسەلەن خیانەت لەوەی گەورەتر چێ ئەتو دەستی دوژبنی کورد بگری بێنی پێشمەرگەشی کورد کەسێکی کوردی پێ بەکوش بدەیت، خیانەت لەوەی گەورەتر چەبیتن. ڕۆلی پێشمەرگە دێرینەکان و ڕۆلی پێشمەرگەی کوردستان بەعام هەموو لایەنەکانش دەڵێم یەکڕێزی و تەبایی بەسە خۆخۆری و یەکتر شکاندن. داوا دەکەم لە لایەنەکانیش بەڕاستی نمونەمان زۆرن، ئەمە ئەوەندەی کە دەستی دوژمنمان کێشاوی نامانە سەرە خۆمان ئەوەندە نەرمی دەگەڵ یەکتری بنوێنین قەناعەتە هەبیتن دەتوانین کوردستان بە هەر چوار پارچەکەشەوە ئازاد بکەین. بۆ دەبێتن مەسەلەن لایەنێک هەبێتن ئەوڕۆ بێتن دەستی دوژبن بچێشتە سەر برای خۆی نابێت شتەش خراپە. بۆیە داوا دەکەم لە هەموو لایەنەکان واز لەوەی بێنن تەبایی بنوێنن برایەتی بکەن نەرمی لەگەڵ یەکتر بنوێنن نەوەکە بچن دەستی داگیرکەران بگرن بین لەسەر ماڵی خۆمان.